کەوریە کەمیشمان تایبەتە بە کتێبخانەی گشتی سلێمانی هەڵبەت کتێبخانەی گشتی سلێمانی 80 ساڵە دامەزراوە 80 ساڵە خزمەتی هاوڵاتیانەکە لە شاری سلێمانی بە تایبەت خوێندکاران نووسەر و ڕۆشنبیران بە سوپاسەوە وەگاماژەم پێیا لە ستۆدیۆ بەڕێز جوان شێخ لەتیفمان لەگەڵایە جێگری بەڕێوەبەری گشتی کتێبخانەی سلێمانی جوانە خان بەخێر بێ سپاس کاتی خۆت بێمە بەخشین سپاس کاتی خۆت بێمە بەخشین سپاس جوانە خان بە سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەگەر باسی ڕێوڕسمی ساڵیادی 80 ساڵی کتێبخانەی گشتی ما بکوی کە هەڵبەت شەمەی ڕابردوو بەڕێوە چوو. بەڵێ زۆر سپاسی ئێوەکەم کە ئەم دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان هەڵبەت لە هەموو بۆنەکانی شاکورسات پێشانگە لەگەڵمانە و هەمیشە لەگەڵمانە بووە ئێمە وەکو کتێبخانەی گشتی سلێمانی بۆنەیەکمان ڕێخست بە بۆنەی 80 ساڵی کتێبخانەی گشتی سلێمانیەوە کە ئەمە دەرفەتێک بوو بۆ ئێمە بەڕاستی ئەویش لەسەر ئەرکی کاقوبات بوو کە یارمەتیاوین بۆ ئەم بۆنەیە. سەرەتا شاری سلێمانی خۆی بۆ پێشەنگە کە شاری ڕۆشنبیری و داهێنانە شارێکە کە مەڵبەندی جێکەرەوەی هەموو نووسەران و ئەدیبانە کتێبخانە ژێکێکە لەوەی کە کتێبخانەی گشتی سلێمانی میراثگرێکی گەورەی ڕووناکبیر و نووسەر و خەمخۆرانی ئەم میلەتەیە سەرەتای دەستپێکی بنیادنانی شاری سلێمانی لە سەرەتاوە لە ڕێگای سێکوچکەی بابان ناوی سالم و کوردیەوە کە پەیامێکی گەورەی خەمخۆرانیان بۆ شاری سلێمانی داڕشتووە کە تا ئێستاش ئەو کاروانە بەردەوامە ڕاستە لە ساڵی 1944ەوە کە کتێبخانەی گشتی سلێمانی دامەزراوە لە سەردەستی گەورە شاعیری کە پیرەمێرد بووە توانیوێتی ئەم کتێبخانەیە بنیاد بنێت کە پێویست بووە بۆ شاری سلێمانی کە پێویست بۆ کە کتێبخانەیەکی وا داهێنانێکی وا لە شاری سلێمانیا هەبێ بۆ ئەوەی ئەو کتێبانە و ئەو ئەوانی کە لە نووسەرن کاوانی ڕووناکبیرن کتێبیان هەیە لە شوێنێکا کۆ بکرێتەوە کە ناوی کتێبخانەی گشتی سلێمانی بێت. هەڵبەتە 80 ساڵ تێپەڕی بەسەر ئەو داهێنان و ئەو کتێبخانەیە کە کتێبخانەی یەکەم جار کە کتێبخانە کراوەتەوە لە 1944 پیرەمێرد وەکو مزگەێنی بە شاری سلێمانی ڕاگەیاندووە توتی مزگەێنی بێت کە کتێبخانەیەک پێشتر بەسەر بە معارف وەکو پەروەردە بووە وەکو مزگەێنی ڕایگەیانوە هەر لە ڕۆژنامەی ژیندا ڕایگەیاندووە کە کتێبخانە باشترە لە قوتابخانەیەک ینی ئەوە ئاماژی پێداوە هەروەها توێتی کە خوێندنەوە باشتر لە خوێندن کە ئەمە خۆی لە خۆیان ناخی شاعیرێک ڕووناکبیرێک دەرەخا بەرامبەر کتێبخانەیەک. بەڵێ جوانە خانکەواتە مەراسیمی ئەم ساڵ جیاوازیە بوو لە مەراسیمی ساڵی ڕابردوو بە شێوەیەکی گشتی بە گشتی مەراسیمەکان هەر لە قەیرانەکانەوە کە ئێمە چالاکی شەکەین لە کتێبخانەکە جیاوازیکی زۆر ئەبینیت کە بەهۆی نەبوونی دارایی و کۆمەڵێشت و هاوکاری بۆ کتێبخانەکەمان بەڵام خۆشببختانەوەکو باسم کرد پاڵپشتێکی زۆری نووسی کاقوباتمان هەیە لە زۆر چالاکیە نەک هەر چالاکیەکانی وەکو یادی سلێم یادی کتێبخانە یا خود یادی کتێب یادی هەر شتێک بێت پاڵپشتێکی گەورەمان هەیە لەلایەن ئەوەوە بەڵام هەر وەکو ئەبینیت یانی نەمانتوانیەوە پێشنگایکی کتێبی لەگەڵ بکەینەوە بۆنەیەکی تایبەتی لەگەڵا بکەینەوە تەنها توانیمان بۆنەکەەوە بەرز بڵین ڕابگرین لەو ڕۆژەدا بتوانین بڵین 80 ساڵی کتێبخانەمان یاد کردوێتەوە و بەسپاسەوە بۆ ئەو هاکاریانی کە ئەشمان کرێت. بەڵێکاتە جوانە خان باسی پێشنگای کتێبت کرد ئەگەر دەرفەتە بێت لەلانتانەیە پێشنگای کتێب بکەنەوە لە داهاتوودا ئەگەر کۆسپ و قەیرانی داراییێتە پێشەوە خۆی کلێنەکان چییە یەک لە دوای یەک خۆتەزانین لە 2014ەوە دارایی بڵین کەرێنی داراییمان زۆر زۆرە ئەو پارانی کە تەرخانەکرێ بۆ چالاکیەکانمان ڕاستە لە چەند ساڵی ڕابردووە لەسەر بودجەی پایتەختی ڕۆشنبیری توانیمان چەندین چالاکیکەین تقریبان 15 چالاکیمان کە لە دەرەوەی شار بە ئەوە شمبیر نەچێ لە پاڵ کتێبخانەی خۆمانە 25 کتێبخانەی ترمان هەیە لە شار و شارۆچکەکاندا کە توانیمانە 15 بۆ 18 چالاکی لە دەرەوەی شاریش بکەین بەو پارەیە کە هەمان بووە بەڵام لە داهاتوە ئیشەڵا هەر پێشەنگای کتێبمانە بێ ئەوانش خۆیان لە چاپەمەنیەکان ئەبینەوە خۆیان داوە ئەکەن خۆیان ێنە پێشەوە بۆ ئەوی کە پێشەنگای کتێب لە ناو کتێبخانەیە بکرێتەوە. بەڵێ جوانە خان لێستاە چەند بەش لە خۆگرێ کتێبخانەی گشتی سلێمانی بەشەکانی وەکو کوردی و عەرەبی و فارسی و ئینگلیزی و زمانە بیانیەکانی ترمان هەیە لە ناو کتێبخانەی گشتی سلێمانیە کە پڕ کتێبن بەڕاستی ئێمە
تا ئێستا کە کتێبێکی باشمان هەیە وەکو باسم کرد دارایی ڕێگر بۆ لە کڕینی کتێب بۆ ئێمە بەڵام لە ڕێی نووسەر و ڕووناکبیرانەوە کتێبی باشمان بە دیاری بۆیەت کە تا ئێستا تا ئەم کاتێکە قسەی تیاکەین تقریبان 209,000 کتێب لە ناو کتێبخانەی گشتی سلێمانیە بەشێکی تایبەتشمان هەیە بە مناڵان. بەڵێ جوانە خان تا چەند خوێندکارانی زانکۆ و پەیمانگا بە مەبەستی ڕیسێرچ سەردانی کتێبخانەکەن؟ بەتاکید کەمی کردووە وەکو بڵێ کەمی کردووە لە چاو ساڵانی ڕابردووە زیاتر پشتیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەستووە بەڵام لەگەڵ ئەوەشا کتێبخانەی گشتی سلێمانیان هەر لەبیر نەکردووە و ئەو کتێبان ئەو سەرچاوانێک کە لە کتێبخانەی گشتی سلێمانیە با ئەوە بڵێم کتێبخانەی گشتی سلێمانی یەکەم کتێبخانەیە لە هێرەمی کوردستان کە بەو گەورەیە کە بەو چەندی نۆژەنکردنەوەی بەخۆی و بینیەوە پێشتر باسی ئەوم نەکرد بە کوردی با باسی کەم کە پێشتر لە دروستکردنیەوە لە گەڕێکی شێخان سابوونکەران بۆ دواتر چۆتە شێخان دوای ئەوە لەسەر شەقامی پیرەمێت کە بینایی هەبووە بڵین بۆی دابین کراوە دوای ئەوە لە 56 بینایکی نوێی بۆ دروستکرا بەرامبەر مزگەوتی گەورە و لە 65 ئێستا لە شەقامی سالم ئەم بینایی ئێستاە دوای چەندی نۆژەنکردنەوە بینایەکی زۆر باش و بە کوالێتی بۆ دروستکراوە تا ئێسش جێ چەندین 209,000 کتێب کەم نییە لە کتێبخانەیەکە جێکرا ڕاستە دەستنووسی لێنێت دەستنووسەکان زیاتر لە ئەو قافەکانە جێکراوەتەوە بەڵام ئێمە دەوڵەمەندترین کتێبخانەین کە تا ئێستا ئەرشیفێکی باشی نووسەرانمان هەیە لەوانەیە زۆر کتێبمان هەبێت تەمەنی بگەڕێتەوە بۆ سەدەیەک. لەگەڵ ئەوەشە ئەوانەی کە توێژینەوە ئەکەن وەکو ماستەر و دکتۆرە ئەوانە زیاتر سوود لەو کتێبانە ئەبینن کە لە ئەرشیفەکانی ئێمە هەڵگیرا و خوێنەرانی کەژیانی ئێمە ئێستا تا مانگی حوت گەر بۆ حساب بکەم لە مانگی حوتهشتا تقریبان 3000 بۆ 4000 سەردانی کەرمان هەبووە لەم ساڵدا ئەوەش خۆی ڕێژەیەکی باشە بۆ ئەم کاتی کە ئێستا لەم زروفەی کە ئێستا تیایەن کە خەڵک زۆر دوورکەوتۆ لە کتێب خوێندنەوە کە لە کتێبخانەکانەوە دوورن پشت بە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەستن بەڵام ئەمە ڕێژەیەکی باشە بۆ ئێمە. بەڵێ کاتە جوانە خان باست کرد کە ئەم ساڵ زیاتر لە 3000 کەس سەردانی بەڵێ تاکو مانگی حوت 3000 نزیکی 4000 کەس سەردانی بە ساڵی ڕابردوو زیاتر بۆیان کەم ئێستا بێ ئێمە ساڵانە ئەگەر ساڵانە حسابی کەین ئێمە چونکە ئامارمان هەیە لەسەر ئامارەکان و ناونووسینی ئەو کەسانەی کە سەردانمانەکەن ئەومان بۆ دەرەخات کە چەند کە سەردانمانەکە لە ساڵێکدا بەس من ئێستا ناتوانم بڵێم وڵات ساڵی ڕابردوو باشتر لەبەرەوەی تا ئێستا ساڵمان تەواو نەکردووە ئەو سەردانی کەرانە زیاتر لە چیا دەرەکەی کە خوێندکارەکان بڵین ئەو خوێندنگانن کە دەکرێنەوە کاتی مەکتەب و دراسات و ئەوانە زیاتر سەردانی کردمان زۆرە بێ لەبەرەوەی گەشتی زانستیان پێکەن بۆ کتێبخانە بۆ ئەوەی بەرچاوڕوون بن کە کتێب باشترە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمە بە سوپاسەوە لەگەڵ پەروەردە و کۆنتاکەمان هەیە کۆنتاکێکی زۆر باش کە یا خۆمان ئەنێرین بە دوای خوێندکارەکان یا ئەوان ئەو دەرفەتیان بۆ خوێندکارەکانیان ڕەخساندووە سەردانی کتێبخانە بکەن بۆ ئەوەی هەر نەبێت دەرفەتیان هەبێت لە نزیکەوە کتێب بناسن. بەڵێ خات و جوانە لە هیچ بەشێکە گرفتی کەمی کتێبتان هەیە بۆ نموسە لە بەشی زانستی بێ بێ هوەری بێ کەمی کتێب بەڕاستی ئێمە کەمی کتێبمان هەیە تا ئێستاش ئێمە لە 2014 نەمانتوانێت خۆمان کتێب بکڕین لەو نووسەرانە لەو ئەدیبان ڕاستە هەیە ژماری سپاردە لێ ئێمە وەرەگرێ ئێستا ئێمە تا تقریبان 600 شتێک ژماری سپاردەمان داوە بەڵام ئەو نووسەرانەی کە کتێبەکانیان بە چاپەگەیەنن هەر ئەوانن 5 نوسخە و 6 نوسخە دیاریەکەن بۆ کتێبخانەی گشتی سلێمانی بەڕاستی ژەو لە چاوت و موحی ئێمەیان نییە بۆ کتێبخانەیەکی ئاوا گەورە کە 25 کتێبخانەی دیکەشمان لە پاڵدایە ئێمە سەر بە بەڕێوەبەرایەتیمانە چاوت و موحی ئێمە نییە ئەو کتێبەکەمە. بەڵێ جوانە خان تا چەند گرنگجیتان بە بەشی مناڵانەوە؟ ڕاستە بەشی مناڵان لای ئێمە زۆر بەرفراوانە لە خوێندنەوە لە بەشی سینەمایتیایە فەرمانبەری زۆر تایبەتمان هەیە کە خزمەتی ئەو مناڵانە بکە کە سەردانمانەکەن هەر لە تەمەنی ڕەوزە و تاکو سەرەتایەکان کە سەردانەکەن ئەوە تایبەتە بە بەشی مناڵان زۆر گۆڤاری تایە ئەوانیش هەر لە ڕێی دیاریەوە کە بۆمانە گۆڤارەکان لە زۆر شوێنی چاپەکانەوە کە چاپەکرێ بۆمان دێ بە دیاری سوودێکی زۆر باشی هەیە بۆ ئەو مناڵانی کە ڕوومانتیەکەن لەگەڵ ئەوەشا هۆڵێکی گەورە تایبەت کراوە بە جێگا و ڕێگای باشەوە بۆ مناڵان ینی هەر مناڵێ بێتە ئەوێ دوجار و سێجار داوای ئەو شوێنەکە بڵین ئەو شوێنەکە کە ڕەخساوە بۆی زۆر پێی باشە هەم بەشی سینەما کەشمان زۆر باشە بۆ مناڵان. بەڵێ جوانە خەنجاواز لە ئەرک و
لێپرسایەتی بە ڕێز لە کتێبخانەی گشتی چەند کتێبێکی شت ئامادە کردووە گەر باسی وەشمان بۆ بکەیت. ڕاستەکەی سپاس دەکەم وڵا من بەدەر لە لێپرساوەتیم کە لە کتێبخانەی گشتی سلێمانی هەما هەم سەرپەرشتیاری 25 کتێبخانەکەشم کە لە دەرەوەی شارە هەر ئەرکی خۆمە ئەوە ئەم کتێبانەشم هەیە. ئەم کتێبانە ڕاستێکی تایبەتن بە کار و چالاکی هیچیان کار و چالاکی بەشی ژنانی مەڵبەند منەر خۆم کادریشم لەوێ لە بەشی ژنانی مەڵبەند توانیم ئەم کتێبیان بۆ کۆکەمەوە لە دووکێدا یەکێکی بڵین کە باز لە چالاکیەکانی بەشی ژنان دەکات لە مەڵبەند ئامادەکردنی و ڕاستە من زۆر هاوکارم هەبووە لە بەشەکەدا وەکو هەواڵ دڵسۆز کە لێپرسامان بووە کە سەرپەرشتی کتێبەکەی کردو بەڵام لەگەڵ ئەوەش ئامینەخان هەیە کە لیستی ناوەکانی کادرەکانی یاومەتێ هەروەها هەواڵگری بڵێن ئەوانی کە هەواڵ و شت بڵاوەکەن و لانەخان بووە ئەم هەواڵانە هەر هەمووی هێناوە لە سایتەکەیە کۆم کردوتەوە کردومە بە نووسینێکی کتێب لەگەڵەوەشان وێنەگرەکان کە چەند هەواڵێکی بەشەکەمان بووە ئامادەکردن و لەگەڵ دیزاینەرە هەڵە بڕوو هەموو ئامادەکاری پێشەکی کتێبەکە هیوادارە خوێنەران زۆر سوودیان لێبینێ بێ لە بەرەوەی چالاکی هەر شوێنێکۆکەیتەوە هەر ئەو بە کتێب ئەخرێتە بەرچاوی خوێنەران ناتوانانی هەمووی لە ذکر و فکرمانە هەڵبگرین بۆ ساڵێک یاخو بۆ چەند مانگێکیش لە کتێبێکە ئەتوانین بخێنە بەرچاوی خوێنەران وەکو خزمەتێک ئەمەش کارنامەی کتێبخانەی گشتی سلێمانیە وا بزانم چەند جارێک بڵین هینمان بۆ کردو ناساندنمان پێشتر بۆ کردو ئەمەش هەر ئامادەکردنی خۆم بووە بۆ کتێبخانەی گشتی سلێمانی کە باز لە چالاکی و نووسینەکان و چیمان کردووە لە 4 ساڵی ڕابردووی 2016 بۆ 20 ئەم کتێبانەم هەیە کتێبی کتریشم بەدەستەوەیە کە بۆ خەڵۆتگەی پیرە ئامادەم کرد بەس جارێ ناساندنم لێ بکەم زان کتێبی کە دامادێ بەڵام بەڵێ خەریکم وڵا حەزم لەم کتێبانەیە بەڕاستی کتێبی گشتی ڕاستە نووسینی خۆشمێ زیاد لە 50 نووسینم هەیە کە لە کوردستانی نیۆ چەندنی بڵاو کراوە بڵاوم کردوتەوە زیاتر لەسەر ژنانە بەڵام جارێ ئەوم نەکردەوە بە کتێبەکو کتێبی خۆم بەڵام ئەم کتێبە گشتیانە کە یەکێ لەوانە کتێبی خەڵوەتگەی پیریە ئەمە لەسەر ژیان نامەی ئەوان ئیشەڵا لە دەرفەتێکی نزیکە ئەویشەکەیتە بە چاوی خوێنەدا خەرمان بەرەکەت جوانەکان من دوا پرسیاردا ڕاستاکەم پرۆژەی نوێی کتێبخانەی گشتی بۆ داهاتوو هیچ پرۆژێکتان هەیە لە داهاتووە یان هێشتا زووە باسکرێ باوەڕکەس زووە لەبەرەوەی ئێمە پرۆژەکانمان چێ پەیوەندی بە چێوەیە ئێمە وەکو خۆمان کە ئەوەی کردومانە ئەیکەین و بەردەوامیشین بەڵام پاڵپشت بەوەی کە کێ سپۆنسەرمانە کە کێ هاوکارمانە یعنی پێویستە لەسەر هەموو تاکێک خەمخۆری کتێبخانە بێ لەبەرەوەی ئەمڕۆ کتێبخانە مەڵبەندێکی ڕۆشنبیری کللتوریە بەڕاستی چۆن ئەڵی سلێمانی داهێنانە باسی سلێمانیەکەی گەوری یەکە دێتە بەرچاو لەبەر ئەوەی کتێبخانەش بەشێکە لە بوونی سلێمانی کتێبخانە ناوەندێکی ڕۆشنبیری و ڕۆشن فکریە ینی پێویستە لەسەر هەر تاکێک خۆی بە خەمخۆری بزانێ ئێمە کە ئەڵێن پرۆژە چالاکی ئەبێ دیسان ئاوەڕ بینەوە بۆ دوا بزانین کێ پاڵپشتمانە بۆ ئەم چالاکی کێ پرۆژێکمان لەگەڵا جێبەجێەکە خۆتەزانی بارودۆخێکی زۆر ناخۆشمان لەگەڵ بڵین چۆنەڵی بێموچەی و بێپارەی و ئەمانە وەکو باسم کرد ئەو 25 کتێبخانەی کە لە دەرەوەی شاریشن زۆری خزمەتەکانیان لە ڕێی قایم قامێت و چەند کەسێک و ئەوانەوە من بۆیان دابینەکەم نەگەڕینەوە سەرەوەی کە حکومت بۆمان دابینکە ئێمەژە و پرۆژانی کە بەدەستمانەوەی زۆرن ینی ئێمە ئەتوانین لە ساڵێکا بۆ دەهاز بڵێم چی زۆر ئەتوانین چالاکی تیا بکەین بەڵام لەبەرەوەی کە ناتوانین بێپارە خۆتە زانی ناتوانانی بجێکە لە بەردەستانە بێت ناتوانانی ئەو ئیشانە بکەیت هیوادارم خەمخۆران ڕۆشنبیری هەر ڕووناکبیری هەر کەسێک کە ئێوێ کتێبخانەیەکی باشە بێ لە سلێمانیا لەبەرەوەی خزمەتی خۆیەکات بتوانێت هاوکارمان بێت ئێمەش بە هیواین ئەو گرفت و کێشانە بە زووترین کات چارەسەر بن ڕێز جوان شێخ لەتیف سپاس کە ڕاستەخۆ لە سەدۆ لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاسانەکەم.